نعم. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. خۆشەویستان گەیشتینە چۆ؟ ئەو بۆم ڕەموتانی زانن دوێنێ کەس دەنگی ناکرد. بەخوا زامەنی ژنیان هەیە زیاتر ژنیان هەیە. بلو برادر ما بوتمی ژنینیە نایکەمە ژوورە بەس قەینا لەبەر خۆتم بە مادەم نیەتیان هەیە ئینشەڵا بێن جۆ بگرن. خۆشەویستان بابەتەکە زۆر گرنگە بۆیە ومێدەکەم ئینشاءڵڵا دەنگدانەوەیەکی زۆری ببێ و کاریگەریەکی زۆری ببێ، چونکە ئینسان هەر کاتێ لە دەوری خوانی قورئان کۆ بۆ قەت تووشی هەڵە نابێ و قەتیش پەشیمان نابێ لەوەی کە کردوێتی. ئینشەڵڵا هەمومان لە زیکراین مادەم مانگی قورئانە و لە خزمەتی قورئانین بە پشتیوانی پەروەردگار خوای گەورە بەرەکەتێک خاتە دانیشتن و دەرس و دەور و جۆگرنەکانمانەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خوای گەورە فەرمێ والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين. دقتي ئەم بابەتانە بن بزانن ئەم دینە چەند دینێکی واقع بینە. 1400 ساڵ لەمەوە پێش حەوت سیفەتی بۆ موسڵمانی سەرکەوتوو براوە داناوە، سیانی بەس لە باسی جنس و ژنهێنان و بەکارهێنانی شەهوەت و ئارەزووی جنسیایە. بۆ چکە ئەم مشکلەیە، ئەم بابەتە بابەتێکی بەردەوامە. هەموو جیلێک، هەموو کۆمەڵە خەڵکێک یەت پیاتێ ئەپەڕێ و بەجێڵێ و جیلێکی تریێتە شوێنەکەی هەمان تاقیکردنەوە و هەمان هەڵە دووبارە ئەکەنەوە ئەوانی پێشۆکانیان دووبارەیان کردەوە. بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەیە قورئانیەت سنوورەکەیان بۆ کێشەیە، هەنگاوەکانیان بۆ دیاریەکە. ئەڵێ بۆ ڕاستە شەقامەی کە دیاریمان کردووە بڕۆ تا ئەو سەرتوشی هەڵە نابیت. ڕاستە شەقامەکە دیارە، نەکەن پەردەکان بکەنەوە لەم لاوە و تووشی هەڵە بن. ئەو پەردانی کە دانرا و پایانی کە لە پشمانەوەیە ئەوانە مەحاریمی لان بەسەر ڕاستە شەقامەکەیە بڕۆن، ئەوە سیراتە المستەقیمەکەیە. لا نەدەن لەم لاولا، نەکەن تووشی هەڵە بن. بۆیە قورئان زۆر بە واضحی هاتووە ئەم پەیامەی گەیانووە. لە ئەخیرە دوێنێ کە گەیشتین هەل لێوە دەست پێیەکەین کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء. أفرمي أي گەنجەکان، أي شباب، هەر کەسێکتان توانایی هەیە، دوو توانە. آخر بۆ ژنهێنان دوو توانایە، توانایەکی مادی، توانایەکی جسمی. واتە هەر کەسێکتان توانایی هەیە ماڵ پێکەوەنێ و تواناشی هەیە لە ڕووی جسمیەوە کە خێزان پێکەوەنێ ئەوە بازەواج کات. ئەی نەیتوانی، پارەی نەبوو، توانای نەبوو، ئیمکانیاتی نەبوو، بووی نەگونجا فعليه بالصوم، بەڕۆژوو بێ. وتەکەی پێغەمبەری خوا، فەرموودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر واضحە، زۆر شەرتی دانەناوە. توانات هەیە لە ڕووی جسمەوە، حەزت لە ئافرەتە، حەزت لە شوکردنە، حەزت لە هاوسەرگیریە، زەواجکە. حەزت لێی نییە. بە عورف و بە عادەتی ئەمڕۆ هەڵمەخەڵەتێ بەوەی کە ئەمڕۆ خەڵکە گوزەرێتیایە بەداخەوە خۆشەویستەکانە. ئەمڕۆ گەنجی ئێمە، ئافرەتی ئێمە، خۆشەویستانی ئێمە زەواج ناکە، شوو ناکە، ژن ناهێنێ. وەڵا کاکە من خوێندنم لەبەرە، هەتا وەکو خوێندنەکەی دکتۆرا و ماستەر و هەموو شتێ تەواوەکە اینجا وەڵا بیر لە زەواجەکاتەوە. ئێکە بیری لە زەواج کردەوە تەمەنی لە 30 و ئەوە تێپەڕیوە، ئیتر کەڵکی مناڵبوون و مناڵخستنەوەی نەماوە. هەم بۆ کوڕ هەم بۆ کچ ئەوانەی کە لە تەمەنێکی پیریان مناڵەخەنەوە، مناڵی سەقەتیان زۆرە بێ، مناڵی بە کێشە بۆ کۆمەلگا زیادەکەن، مناڵی نەخۆش زیاترە بێ. بۆیە ئیسلام تەشجیعی کردووە ئافرەت لە تەمەنێکی زووە باڵقە بێ، گەورە ئەبێ. فەرمێ زەواجکە
مادەم باڵغ بوو گەورە بوو خۆی ناسی کوڕیش بە هەمان شێوە هەر کاتێ بووە ڕەخسا. ئێمە ئەم عورفە جاهیلیە ئەوروپایە چیمان پێفرۆشێتەوە یەت ئەڵێ کاکە چۆن ئەبێ گەنج ژن بێنی لەو تەمەنەیە کەی عەقڵی کامڵە بچێ زەواجکە ئافرەت کەی وەختی ئەوەیەتی 12 ساڵ و 14 ساڵ بێش و کاو ژن بێنێ ئەی بڵێ زەحمە نەبێ مناڵی تۆ لە کەیەکەوە ممارەسی جنسەکە هەندێک شوێن پێتەڵێن لە 8 ساڵیەوە لە 10 ساڵیەوە لە 11 ساڵیەوە خێرە مناڵی تۆ جڵەوە بۆ شل کردووە هەرچی ژن و پیا و پێکەوە ئەیکەن ئەو لە ماڵەکەی باوکی کچەکەیە بە ئیجباری ئەکرێ کوڕ کە چووە ماڵی بۆی فرێندەکەی یان جێڵ فرێندەکەی کەس بۆی نییە بڵێ چیەکەی کە دەرگای لە خۆی داخست کەس بۆی نییە لە دەرگا با ئیزعاجیان کە هەر شکاتی لێ بکەن ئەڵێن باوکە عەقڵی متەخەلیف و دواکەوتووە بۆی نییە لە وڵاتەیە بژی بە شێوەیە دووریە خەنەوە ئەڵێن ئەوەنگە کیلۆمەتری نزیکی ئەو مناڵانە بیتەوە تۆ گیریت پێوە نەکەنە قاچی بۆیە مناڵی خۆی ڕەهایە چییە کات کاتێک کە ئەیە بێ زەواجکە پێویستی پێی نییە زەواجکە تەمەنێگاتە 40-50 بەڵام هەموو شتێکی زەواجی تەواو کردووە هەموو مارەسەیەکی جنسی کردووە مناڵی ئێمەش ئەبێ بە ڕۆژوو بێت ئەبێ ژن نێنێ ئەبێ شوو نەکات ئەبێ دەمی خۆی بگرێتەوە اینجا ئارەزوو تامەزرۆیی و چێژەکانی ئەوانیشی بۆ نەخڵەکەن ئەها مناڵی ئەوان چۆنەژی ئەها چۆن ڕابێرن ئەها چۆن ممارەسی سێکسەکەن ئەمەیە کە ئیسلام نەیهێشتووە مناڵ بەو شێوەیە پەروەردە بکرێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشجیع ئەکات فێ مناڵ خەنەوە ئجا بۆی کە دەرکەوین زۆر مسەقەفین دەرکەوین ئێمەش گەنجەکانمان زۆر ڕۆشنبیرن لەگەڵ ئافرەتا وەکو ئاگر و بەنزین نین لە یەکدی نزیک بوونەوە سەر کڵپە بکە ئەڵێ وەڵا ڕەفیقمە زۆر طبیعیە لە گەڕەکە ڕەفیقێتی لە مەکتەبا ڕەفیقێتی لە ئیشا ڕەفیقێتی لە کۆمپانیا ڕەفیقێتی لە مندوبیا ڕەفیقێتی لە خەستەخانەیە ڕەفیقێتی لە سەفەرە ڕەفیقێتی بەلای طبیعی ئەڵوەڵان زۆر طبیعیە هەر عەینەن خوشک و براژین و ئەچین و وەڵڵاهی درۆکن ئەگەر تۆ پیاوەتیەکە و ئەو نەبێ لە پاسێکا لە یەک کوشنا لەسەر کورسی دانیشتی بەتەنیشتی ئافرەتێکەوە هەستێ نەبزووە بڕۆ خۆ فەحس کە بزانە تا چنێک کرۆمۆسۆمی وایە هەڵگرتووە پیاویت ئیمامی عەلیە فەرمێ هەر پیاوێ قسە لەگەڵ ئافرەتێکا بکا و بیدوێنێ و لەگەڵ یا دانیشیە ئیلا مودیە بەینە ڕیجلەی ئیلا دەستنوێژەکەی شکێ کەواتە نیشانی پیاوەتی ئەوەیە کە بە ئافرەت ببزوێ ئەگەر بە ئافرەت نەبزووە کاتە بەیانی چۆن ژنێنێ کاتە ئەمە پیاوەتیتیان نییە بۆیە تا ئێستا کە نەژماوەتەوە زەواجی نەکردو مەلایەوە طەبیعیە یاخود دەستی لە خراپەیە گیر بووە بە دزیەوە ئەیکات بۆیە زۆر دەربەستی ژنێنان نییە ما منعك إلا فسق أو عجز أو فسوق فەرمێ یاخود جسم تەواو نییە یاخود تاوانێکی ژێربەژێرە هەیە کە زەواج ناکەیت کەواتە ئەوەی کە ئەڵێ من زەواج ناکەم بەلاشمەوە طەبیعیە وەڵڵاهی بزین و کچی وایە کەسێ بڵێ وەڵڵاهی من برسیشمە بەڵام خواردنیش ببینم دەمم لیگ ناکە ئەڵێن کاکە بڕۆ فەحسی لیکەڕژێنەکانی خۆ بکە یان فەحسی هەستەوەرەکانی خۆ بکە بزین تا چەند نەخۆشیت ئەگەر نا ئینسانی سەلیم هەر باسی لیمۆی بۆ بکەن دەمی ئاوەکە ئێمە زۆر جان نەخۆش لیکەڕژێنی بردی تایە کە بۆی لابین ئەڵێن بڕۆ 1 کیلۆ لیمۆ بکڕە مەیخۆ بەس خۆ باسی کەوسێری کە ئەوجا خۆ قاژیشی کە ئەوجا دوایی بیخۆ بالی کەڕژێنەکە و بڕژێ ئەگەر نەخوات یعنی تۆ نەخۆشی کوڕم لەبەرەوەکو کەسێک وایە جگەرەیەکی بەلادەمەوەیە کادری بانزیخانەشە ئەڵێ کاکە ئەو جگەرەیە بە ئەو بانزینە ئەڵێ کاکە هیچ عەیبی نییە کاتە بانزینەکەی محەسەن نییە بانزینەکەی محەسەن وای زانی جگەرەکە بەکەی و شوێنە نایەت بۆیە پیاو ئەگەر پیاوەتی تیابێ 7 جار تاقی جنسی لە ئافرەت زیاترە کاتە ناکرێ بڵێ وەڵڵاهی من زۆر طەبیعیم وەڵڵاهی کە زۆر طەبیعی بوو اینجا نەخۆشی هیچی طەبیعی کوڕم بڕۆ خۆ فەحسکە ئەگەر طەبیعیت لەبەرەوە ئەبێ هەستێ ببزوێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەی نەیتوانی ژن بێنێ باشە بە ڕۆژوو بێ بۆ ئەوەی کە ئارەزوەکانی کە بکاتەوە
ئارەزۆکانی دامرکێنێتەوە. خی گەورە ئەم جنسەی کە دروست کردووە بۆ ئەوە دروستی نەکردووە ئینسان دانیشێ ڕۆژ تا ئێوارە بەدوایەوە بێت و مێشک و دڵ و چاو و هەموو شتێکی پێوە مەشغوڵ بێت و قاچی بکەوێتە دوای و ڕاکات و کۆڵان و کۆڵام کات و ڤیدۆ بکاتەوە و ڕسم بێنێ و خۆی مەشغوڵ کا و سەفەری دنیا بکە. ئیسلام بۆەوە نهاتووە، نەخێر، ئیسلام بۆەوە هاتووە پێت بڵێ ئەمە غەریزەیەکە، ئەم غەریزەیە وەکو خواردن وایە، ئەبێ حەقی بیت، حەقت بدەیە مستەمع پەکێکەوێت. خی گەورە بۆچی غەریزی برسێتی لە من و تویا دروست کردووە؟ بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بین هەستی پێ بکەین. ئەگەر نانمان نەخواردایە کەس هەستی پێ ناکرد کە برسیە، کەس هەستی پێ ناکرد کە تینووە، نانێنە ئەخوات. هەفتەیە خەڵکی بینی هەرێ کاکە بووە زەعیف بوو، ئەڵی نەخۆشی وەڵڵاهی ڕاستێکی بە قورئان هەفتەیەکە نان نەخواردووە. خوا گەورە غەریزەکەی تیا دروست کردووی بۆی ئێوارە کە ڕۆژوشکان حەز بە برسێتی بکێ، بڵێ کاکە من شتێکم لێ قەوماوە برسیمە. بۆ ئەوەی کە ژیان بەردەوام بێ، ئەی بۆ ئەوەی کە نەوە بەردەوام بێ، وەچە بخەینەوە. خی گەورە فەرمێ ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون. ئێمە لە هەموو شتێ جووتێکمان دروست کردووە بۆ ئەوەی کە دڵنیا بین کە خی گەورە یەکە. هەر ئەم خوایەشە کە گوڵێکی نێر و گوڵێکی مەی دروست کردووە، خورمایەکی نێر و خورمایەکی مەی دروست کردووە، هەورێکی نێر و هەوێکی مەی دروست کردووە، پیاوێکی نێر و پیاوێکی مەی دروست کردووە. 8.7 ملیۆن جۆر سپیشس هەیە لەسەر زەویە، هەمووی نێر و مەی خۆی هەیە. بۆ ئەوەی کە یەکتری تەواوکەن، وەکو وایە پارەیەک نیوەی لای کەسێکی تر بێ، نیوەی کۆدەکە لای کەسێکی تر بێ، بە هەردووکیان یەکتری تەواوەکەن. بۆیە ئینسان بە بێزەواج بە بێخێزان نایکرێ. ئەگەر کرا ئەو کاتە ژیان کۆتایی پێیەت، ژیان نامێنێ. ئینسان بە دوای شتی ترا ئەڕوات، مناڵ ناخاتەوە. بۆیە ئیساکەنە ئەبینی ئەوروپا، یابان زۆرترین و گەورەترین کێشەیان هەیە بە بۆنی نەخستنی وەچەوە. بۆ چکە زەواج نەماوە. تو ئۆخوایە بێنە بەر چاوی خۆت. ئەڵمانیا ئیساکەنە داوای دەستی کارەکات. ئەوەی کە دەستی کارە چۆ بۆیە چێ لە وڵاتانی ترەوە. ئەڵمانیە کە حەزەکەی بە چاو سەیرێکی ئەوە جوانە، خۆی وەچە ناخاتەوە، مناڵەکەی وەستێ ئەچێ مناڵێک لە ئەفریقیاوە ڕێهێنێ، ئەیکا بە مواڵتینێکی ئەڵمانی جنسەیەاتێ بەس وڵاتەکەی پڕ بێتەوە و دەستی کاری بۆ زیابێ و اقتصادەکەی بڕوا بڕێەوە. سێ مەینەکی ئەقڵەکە، سێ ئەم دواکەوتویەکە، دوای 50 ساڵی تر ئەم باجعەیەن کە ئیساکەنە یابان خەریکە ئەبێ بە دەوڵەتی پیاوژنە پیرەکان. بۆی ئیسلام هاتووە ئەم غەریزەیە وەکو خۆی پێتەڵێت، ئەبێ ئەم غەریزەیە وەکو خۆی حەقی بدرێتێ بۆ ئەوەی کە وەچەی بەنی ئادەم نەوەستێت. جا هەتوو کارەسانی بۆ ئەکا، ئاسانکاریە کە ئیسلام بۆ زەواجیەکات لە هیچ شوێنێکی تران نییە. ئاوەرە کاکە تۆ بزانم چەنە هەیە، ئادیکە گەنجی خۆمان ڵێ بەخۆ ئەکاک تۆ خۆشتا کاسبیم نییە، بەخوا ئیشم نییە و پارەم نییە. ئەی کوڕم تۆ بەتەمای کورد ماڵ و مناڵیان وتووە، تۆ جارێ ئینشاڵڵا خێزان پێکەوە نیە، بەخوا ئیشیشە بێ، بەخوا پارەشە بێ، بەخوا خەڵکی خۆمان باهی نەڵێ چی؟ بەڕەبە نەڵێ چی؟ کەسێ ژنی نییە؟ دەی زگورتی یعنی چی؟ یعنی زگروتی، یعنی ها کراسەکەی تا ئێرەیە، ناوکی بەدەرەوەیە، سکی هەمووی بەدەرەوە هیچی نییە. ئەی کە دوای ژنێنێ ئەبێ بە خاوەنی ماڵ و مناڵ و ژیان. کەسان بینیتان لە گەنجیا دەوڵەمەند بێت تا ژنێنێ؟ کە ژنێنێ اینجا دەوڵەمەندە بێ، اینجا ئەبێ بە خاوەنی هەموو شتێ. بۆ چکە پێشەی ژوێنێ ئاوتێ بەڕاست و چەپا خواردوێتی. توتی وەڵام من پاشای ماڵی خۆمم، بۆ خۆم لەوشکە خەوم لە تەڕە خۆم هیچ کێشەیەکم نییە، هیچی کۆ نەکردوێتەوە. بەڵام کە ژنێنە بە ناچاری کوێیەکاتەوە، مناڵێ بێ خەمی لێ ئەخوا. جارێکیان عەباس ئیمامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ڕەبیعەی کوڕی حارثی عەبدولموطەلیبە کە ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆ ئەبنەوە. ئەڵێن باشە پێغەمبەری خوا مؤسسەیەکی داناوە بەناوی مؤسسەی زەکات و خەڵک وەرەگرێ و تەعینیەکە بۆ مناڵەکانی خۆمان وەرناگرێ و ئیشیان بۆ بدۆزێتەوە و بیان خاتە سەرکارێک دایان مەزرێنێ. وەرە فەزڵ چێتان ژنی نییە؟ بەرە پیاوە بچکۆلەکە وەرە چیتر ژنی لێ لەم ڕیزە وەرە تۆ وەرم دەقێنەوە هەستا بە ئەو پیاوە
وەردانیشن لەوێ ئافرین باش وتیان کاکە با مناڵەکانی خۆمان ژینیان بۆ پێغەمبەری خوا ئیشیان بۆ بدۆزێتەوە ئەمە فەزڵی کوڕی عەباسی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمی شەیە ئەمیش عەبدولموطەلیبی کوڕی ڕەبیعی کوڕی حارسی کوڕی عەبدولموطەلیبە ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوومە لای پێغەمبەری خوا هەردووکتان بڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن خەڵک تەعینەکەیت ئێمەش تەعینکە چۆن پارەی بە خەڵک پارەی بەبێ ئێمەش معقول نییە تۆ ئەم حکومەت و دەسەڵات و شتەی خۆمانە بنە ماڵەکەی خۆت بێ بەشە لە حکومەت و لە دەوڵەتەکەت عەلی کوڕی ئەبی تاڵیب هاو وتی و باسی چیەکەن تی وەڵا هاتووی ئەم دوو کوڕە جوانە بینی بەلای پێغەمبەری خوا دایان مەزرێنێ لەسەریشێ موچەیەکیان بۆ بڕێتەوە بندیواریش نا ئیشکەن ئیش کورەمە لە هیچ بندیواری شاجی نادێتەوە باشە عەلی فەرمووی چی فەرمووی من پێغەمبەری خوا بناسم هیچیان بۆ ناکە سەیری ئەم خیتابەکە چەند بە ئەمانەتەوە وەرگیراوە وتیان عەلی تۆ بەس حەسوودی بە ئێمە بێ مناڵەکانمان تەعین بێ لە دەوڵەتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خۆت کچی پێغەمبەری خوات هێنا ئێمە پێمان ناخۆش نەبوو بەڵام تۆ مناڵەکانی ئێمە تەعین بێ پێت ناخۆشە پێغەمبەری عەلی وتی من ئەوە قسەیەک بوو کردم بینانێرم زان پێغەمبەری خوا چی جوابیاتەوە فەرمێ چووم بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا لە نوێژی نیوەڕۆ بوو نوێژیان کرد و چون دەرگاکەی زەینەبیان لێگرت سەری زەینەبی خێزانی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم هەردووکیان ئاوا وەستا بوون لەبەر دەرگاکەیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بینی لەبەر دەرگاکەی ئاوا وەستان و سەیری کردن تی شتێکتان لەژێر سەراجوێی گرتن و وتی دەری خەمزانم چیتان پێیە دیارە دوو مناڵی جوان بوون پێغەمبەری خوا سوحبەتی لەگەڵ کردو گوێ هەردووکیانی ڕاکێشان سوحبەتی لەگەڵا کردن وڵای پێغەمبەری خوا تۆ بخوا پیاوێکی بەخشندە ناسراویت توی پێغەمبەری خوا تۆ سلەی ڕەحمە گەیەنیت پیاوێکی خزمایەتی ئەخوێنیتەوە کەسایەتی ئەخوێنیتەوە حساب بۆ ئەم شتە ئاکەیت توی پێغەمبەری خوا ئێمەش بەخوا خۆت دەزانی وەختی زەواج و ژنێنانمان هاتووە جاڵی یەک بۆ یەک قسەکەیان ئەسەنەوە ئەی پێغەمبەری خوا تۆ خزمێکی چاکیت تۆ بەخشندەی ئێمەش وەختی ژنێنانمان هاتووە زانیانێ بڵێن چی تیانی پێغەمبەری خوا وەڵای ئێمە باوکمان نردوینی هاتوین دامان مەزرێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێدەنگ بوو باوێکی باش بێدەنگ بوو ویستیان قسەکەن زینەب لە پشتی پەردەکەوتی تاوا قسە مەکەن بێدەنگ بن بانج بێدەنگ بوو نیشانەوت تام زای پێغەمبەری خوا چییە فەرمووی ئەو خێر و خێراتەی خەڵک لە زەکات کۆیەکاتەوە ئێوە بەتەمان بچن لەسەر وەزارەتی زەکات تەعین بن و پارە وەرگرن چڵکی دەسی خەڵکە خەڵک خۆی پێ پاکاتەوە لە تاوان نابێ محەممەد و ئالی محەممەد و بنەماڵی محەممەد لەمە بەرژەوەندیان تایە هەبێت هیچ کەسێکتان تەعین نابن لێرانە بێئومێد بوون چەند ناخۆشە دوو گەنج هاتوون سەوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەردووکیانی بێئومێد کرد وتی فەزڵ بچۆ مەحمیەم بۆ بانکە مەحمیە چێ بوو مەحمیە وەزیری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم هەر پارەیەک بۆ پێغەمبەری خوا بەهاتایە لە خومسەکەی خۆی و بەشی بکردایە مەحمیە پارەکەی پێغەمبەری خوا بەخشە کرد و ئەی بەخشیەوە بەسەر فەقیر و هەژار و خەڵکەکەیە بەمیشی وتی بڕۆ نەوفلی ئامۆزای باوکتم بۆ بانک هەردوو ئەم گەنجینە بە دوای دوو پیاوە هەردوو پیاوەکە هات تیانی پێغەمبەری خوا ئەمرکە تی مەحمیە وتی بەڵێ وتی کچەکە بە من پیاوە تی نەوفەل وتی بەڵێ تی کچەکە بۆ من پیاوە ئامۆزای خۆی هەردووکیان وتیان ئەی بەسەر ئەو چاوانەی پێغەمبەری خوا الله لە ئەدەبی سەحابە نەپرسیان چییە نەپرسیان چییان هەیە نەپرسیان چییە ئیشیان چییە نایت ئەو ئەدەبەکە بۆیە کەس نابێ بە تۆزی پێڵاوەکانیشیان هەردوو کچەکەیانێ ئینجا وتی دەبچن لە پارەی من
محمیەت چی هەیە پارەیان بەرێ چیان پێویستە لە تەدارەکی ژنیانان هەموو شتێکیان بۆ بکەن. هەر ئەونەی کە دانیشتن پێغەمبەری خوا هەر یەکەیانی بە یەکی ژنێکە و ناردۆ ماڵەوە دڵی نشکان. بزانە ئەم بابەتە لە ئیسلامە چەند ئاسان کراوە. تەواو خۆگلەی نییە دەوڕەن دانیشتمە قوربانی ساوێت. الله ئەمە فێری چیمانەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پارەیەکی تەرخان کردووە بۆ خێر و خێرات خەڵک لی بخوا لێرانەیە بۆچی بەکارهێنێ بۆ زەواج بەکارهێنێ. چی ئامادەیە ئەمە بکات؟ ئادەی چی ئامادەیە سنووقێک دانێ بڵێ هەر گەنجێ ژنی هێنا گردنی ئازابێ لەو پارەیە من بۆی سەرفەکەم ئیخەمە سەر کاسبیەک هەرچێکی پێویستی بە بۆ یەکڕم ئەم هەموو گەنجە ئەی بەشم بێنێت و ناتوانێ. چەند کەس ئامادەیە دەست بەرز کاتەوە؟ خۆی سەر بڵێم چەند کەس ئامادەیە لە سنووقەکە پاری بۆ سەرفکەمی دەست بەرز دەکاتەوە زانم ها چەند کەس ئامادەیە ئەو سنووقە ئەها پێ ئادەم خۆش ئافری تۆ بۆ کامیان بوو بۆ کام پاری تێکیان پاری دەبێت پاری تێکە دەم خۆش. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەقڵی ئەو کاتە یەک موئەسسەسە یەک ڕێکخراوی تایبەت بە ژنهێنانی گەنجەکانمان. چکە پێغەمبەری خوا فەرمێ ئەزانەی ئیشیان بەم ئیشە هەیە بەڵام دەستیشیان لێ بەرنایە مەسەفیشیان تیاکە گەورەشیان ئەکات. بەڵێ خۆشەویستەکەم ئەمەیە وەچەی ئێمە کە بەردەوامە بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا چووە مەدینە یەهود چیان وتیان لەم و دووە محەممەد و سەحابەکانی مناڵیان نابێ کوڕیان نابێ سیحرمان لێ کردوون بۆی کە بترسن. بیرەکەنەوە ئەوان هەر ئەم وەجبەیەن و دژی قوڕەیش و یەهود کۆتاییان پێدێ لەبەرەوە ئەگەر مناڵیان نەبێ زۆر خەتەرە. کە عەبدوڵای کوڕی زوبەیر لەدایک بوو اینجا هەمویان گرتیانە باوش و بردیان بەلای پێغەمبەری خوا توانەی پێغەمبەری خوا کوڕمان بووە. ئەها بەیانی ئەم قووەتە ناشکێ بۆیە ئیسلام ئەمەی داناوە فەرمێ نیساؤکم حەرث لەکم مناڵەکانتان خێزانەکانتان ماڵەکانتان حەرثن کێڵگەن بۆ ئێوە تۆبی تیا بچن بانەوەکانتان زۆر بێ. بۆیە ئیسلام هاتووە ئاراستەی چیەکە؟ ئاراستەی غەریزە و جنسەکە ئەکا بەرەو چی؟ بەرەو بەروبووم. بۆیە ئەوەی لە خواری لاشەی ئینسان و لە دامێنیا هەیە پێوترێ چی؟ پێوترێ بەر بووم. یعنی چی؟ یعنی بەروبووم. ئەها کە ئینسان تووکێکی زیادەی بۆ دروستە بێ لە خواری دامێنیا بۆچی بە ناوێکی ئەوان هەیە؟ چونکە ئەمە بەر یعنی ئەم کەسە وای لێ هاتۆیتە بەروبووم بخاتەوە. ئەها ئیسلام چەند وردە لەم بابەتەیە کەواتە پێتەڵێ کوڕم چاو لە دەر مەبە شەهوەتەکەت بەو شێوەیە دابەش مەکە. تۆ هاتووی جنسەکەیت بۆ ئەوەی کە وەچەت زۆر بێ بۆ ئەوەی کە نەوە بخەیتەوە بۆ ئەوەی کە مناڵت زۆر بێ. ئیسلام هاتووە ئاوا ئاراستەی ئەم غەریزەیە ئەکا جارێکی تر ئیسفادەی لێ ئەکاتەوە. بۆیە ماڵێکی تەبا دروستەکە یەکەیەکی خێزان دروستەکە کەیتر ئەو پەڕی خۆش بێ. چێزانێ فەرقی زەوجە و مەرئە چییە لە ئیسلامە؟ خۆی گەورە فەرمێ وەیا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە. ئەی بۆ نافەرمێ ئیمرأەتوکە الجەنە؟ فەرقی ئیمرأە چییە لەگەڵ زەوجەیە؟ ئیمرأە ئەوەیە کە لەگەڵ پیاوەکەیە دەقاودەق لە ئیمانە لە ئیلتیزامە لە خۆشەویستیە لە تەباییە لە جوودبوونە وەکو یەک ئاوێتی یەکتری نابن. ئەو پێوتە ئیمرأە. خۆی گەورە فەرمێ وەضەرب الله مثلا للذین كفروا امرأة چێ؟ امرأة چێ؟ امرأة فرعون. نا امرأة نوح وامرأة لوط. بۆ چکە پیاوەکانیان مسلمان بوون خێزانەکانیان کافر بوون. خۆی گەورە بە ئیمرأە ناوێ بە. ئەگەر پیاوەکە خراپ بوو ئافرەتەکە باش بوو وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون. جیاواز بوون لەبەرەوە خۆی گەورە ئیمرأەی بۆ بەکارهێنرێ. ئەی ئەگەر منسەجیم و جوود بن ڕێک هەموو سفەتەکانیان لە یەک بچێ ماڵێکی تەبا و خۆشەویست دروستکەن بەچی ناوی بردووە؟ بە زەوجە. یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە. سەیری زەکەریاکەن لە کاتێکە باسی خێزانەکەی خۆیەکە ئەڵێ وەمرأەتی عاقرە خێزانەکەم نەزۆکە.
اینجا خێزانەکەشی خراپ بوو لەگەڵیا دایمە شەڕ و شۆڕ بوو لە ماڵە پێشەوەی کە یحیا لەدایک بێ خوای گەورە فەرمێ چی ئەفەرمێ وەئەصلەحنا لەه زەوجە هەر ئافرەتەکە چاک بوو لەگەڵ پیاوەکەیە ئاوێتە بوو یەکسەر لە مەرئەوە بوو بە زەوجە سێ جیاوازیەک کەواتە ئیسلام ماڵێکی ئاواتە باە بێ ماڵێکی ئاو کە چوویتەوە ماڵەوە تر هەموو شتێ بەدەمتەوە پێ بکەنێ کوڕینە والله ئەو کەسەی کە لە ماڵەوە نامرتاح بێ والله لەسەر ئیشەکە و لە دەریشەوە نامرتاحە ئیبداعی نامێنێ بۆیە ئەم هەڵبژاردنە لە خێزانە زۆر شتێکی دقیقە زۆر شتێکی جوانە ئینسان ئافرەتێک بێنێ کە پڕبەدڵی خۆی بێ ئەگەر وای نەکرد دایمە چاوی لە دەرەوەیە دایمە چاوی لە خێزانی خەڵکە دایمە چاوی بڕۆ خێزانی ئافەتی فڵانکە چۆنە ئافەتی منی شۆنە بڕۆ بزانە فڵانکە چی هێناوە منی چیم هێنا بڕۆ بزان قەت ئەم پیاوی ساحەت ژیانی خۆی ناکە بۆیە دایمە کە شەڕە بێ ئاەتەکەی دوێنێ خێرمانەوە چی بوو ئاەتەکەی دوێنێ والذين هم لفروج حافظون پیامان هەیە لە ماڵەوە کە دانیشتە لەگەڵ ژنەکەیات و ڕەبوو خەزوری لە گۆڕەکەی نێتە دەرەوە پەناگرم بەخوا بینیتانە گوێنی شتی ناشرین اینجا بە عەورەت اینجا قسەی سارد و سووک اینجا پیاو هەیە هەر خۆی جوێن فرۆشە لە ماڵەوە دانیشتە وەکو گۆشتی قوربانی دەف سەرە بۆرسە دابشێکە هەتا وەکو خوای گەورە بۆیە فەرمێ والذين هم لفروجهم حافظون ئاگاتان لێی بێ فەرج هەر ئەوە نییە تو دانیشی لە خراپەیە بەکاربێنی کە جوێنیشی پێی بە عەورەتی خۆت پارێزگاریت نەکردووە سێری ئیسلام چەند شتی وردەخوێنێتەوە ئەخر تو ئەو خوایە تۆ ئەمگە دەم شڕ و ئەمگە جوێن فرۆش بی تو شایستەی بەهەشتیت شایستەی فردەوسی نەبەخوا لەبەر بێ دەممان بگرین چۆن عەورەتمانەگرین ئیسلام بۆیە هاتووە ماڵێکی تەبا بۆ ئافرەت و بۆ پیاو دروستەکە ئەفەرمێ چی فەرمێ هن لباس چییە هن لباس وأنتم کە تۆ لیباسەکڕی چییە چی بەدڵی خۆت دەیکەڕی چالی تخوا زەحمە نەبێ ئەوم بۆ ناکەیتەوە با قیاسێکم زان بە بەرمەکە وەڵی خۆ باش سێری ئامە ناکەی جوانە لە بەرما اینجا نەرموشل بێ لە بەرتا اینجا عیب بێ بپۆشێ اینجا باسێ نەکا بۆ نەباتە دەرەوە ئەمە ئافرەتی چاکە ئەمە ئافرەتی ئیماندارە ئەمە پیاوی ئیماندارە کە هەر یەکەیان بێ بە جلو بەرگ بۆ ئەوەی تر بۆیە بەڕێزەکانم ئیسلام کە هاتووە ئەمەی بە جەنەت نابردووە فەرمێ ئادەم خۆت و خێزانەکەت چۆن ناو چۆوە چۆن ناو بەهەشتەوە فێرمانەکات کە هەر یەکەمان لە ماڵی خۆیە بەڵام یەک کێشەمان هەیە لە زەواجە چییە ئیسلام پێتەڵێ بۆت هەیە لەگەڵ یەک ئافرەتە یان دوو ئافرەت چێیە ئەو کەسەی کە خێزانتە یان ئەو کەسەی کە نیزەکتە لەم دوانە زیاتر بۆ نییە لەگەڵ ئافرەتی ترا کۆبیتەوە بۆت نییە یەک بۆیە وتاری ئەمڕۆمان بەرامشان چی بوو بەرامشان چی داوێن پاک ئەو کەسەی کە لەگەڵ یەک ئافرەتە لەگەڵ یەک خێزانی خۆیە لەگەڵ حەڵاڵی خۆیە کۆ ئەبێتەوە ئەمە پێوتێ داوێن پاک ئەوەی بەسەر خەڵکیشە ئەگەڕێ بە تووشی کێشا بێ بۆی ئیسلام فێری کردوین هەموو ئافرەتی دنیا لە تۆ حرامە یەک ئافرەت بۆ حەڵاڵە کە بە کەلیمەیەکی خوا بۆت حەڵاڵ بووە بۆت نییە بچی ماڵ و ماڵکی بۆت نییە بچی کوناوکونکی بۆ نییە بچی سەرکی بە هەموو شوێنێکە ئەمە ئافرەتی تۆ نییە ئەمە لێت حرامە کە ئەمەت کرد ئەچیتە قاڵبێکی ترەوە کە پێوتێکی داوێن لەدایان پاک دەرەچێ بەچی ئەبێ بە داوێن پیس خوای گەورە پەنامان بە بەڵام ئیسلام فێری کردوویت ئەڵێ کوڕم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ چی فەرمێ هەر کەسێکتان ئافرەتێکی بینی بەلایەوە جوان بوو سەرنجی ڕاکێشا با چی بکە با چۆ بەلای خێزانەکەی خۆی چونکە ئەوەی خێزانەکەی خۆی هەیەتی خێزانی خەڵکی شەرەوەی هەیە لەبەرەوە با شەهوەتەکە لە نەفسی خۆیان نەهێڵێتەوە خۆی بەتاڵ کاتەوە چاوی لە خێزان و لە کشی خەڵک نەبێ ئیسلام هاتووە یەک ڕێگی بۆ داناوی بۆ زەواج یەک ڕێگی بۆ داناوی بۆ لەبەر زەیە وەکو چی وایە خۆشەویستەکەم ئەوەی کە بە دوای حیا و حرمەتی خەڵکەوە بێ وەکو وایە کابرا سێوێکی لای بەقاڵێ بینیوە توالە سێوێکی زەردم بەرێ سێوەکە قاژێکی لێگرێ ئەلە تخوا سێوێکی تریشم بەرێ هەر یەکتانی هەیە نییە ئیلا مەگەر پیاوێ بەغیرەت بێ بڵێ سێوێکی زەردیشم سەبزیشم بەرێت خوا
ئەنجا پیاوی بەغیرەتر هەبێ بڵێ تخوا باسێەوە سوورەکەش تاقیکەمەوە ئەژنا تۆ هەر زەردەکە تاقیکی تۆ هەدیەک تامە باوەجان لەبەر ئیسلام هاتووە فێری چی دەکات فێری ئەوە دەکات تامەکان هەریەکن بە دوای حیا و حورمەت و ناموسی خەڵکەوە نەبە بۆ ئەوەی کە ئینسانێکی داوێن پاکمان لێ دەرچێ ئەم ئاراستەیەش بکەین بەرەو ئەو شەهوەتەی کە ئەمانوێ بۆیە بەڕێزەکانم خۆشەویستەکانم هیوادارم ئینشاءالله بە بەیت و بالۆرەی ئەوروپا تێنەکەوین گەنجەکانمان لە گەنجیەوە بیر لە زەواجکەنەوە ئەوانەی کە چوون بۆ ئەوروپا لێیان پیرۆز بێ بیر لە زەواجکەنەوە زوو ماڵ و حاڵی خۆیان پێکەوە بنێن زوو مناڵیان خەنەوە زوو داوێنی خۆیان پاکن داوێنی خەڵک و هاوسەرەکانیان پاکن و خێزانێک و یەکەیەکی کۆمەڵگای تر بنیاد بنێن کە لەسەر ئەساسی تەقوا و ئیمان دروست بوو بێ لەسەر ئەساسی مەوەدە و خۆشەویستی دروست بوو بێ کە خوای گەورە فەرمێ وجعل بەینەکم مەوەدەتەن وەڕەحمە خۆشەویستی و تەبایەخستۆتە ناوتانەوە ئینشاءڵڵا هەموو ماڵەکانمان تەبابن هەموو هاوسەر و ئەوانەی کە هاوسەرگیرییان کردووە لە خۆشییا بن ئەوانەی کە نەیان کردووە خوای گەورە نەخشیان لێ بێ ئینشاءڵڵا ئافرەتی باش پیاوی باش بەنسیبیان بێت چونکە بەڕاستی ئەمە خۆشی و صلاحیەتی دنیا و قیامەتە خوای گەورە بەنسیبی هەموو لایەکی بکە لە دنیا و لە بەهەشتا أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته